صورة ولدها صورة باقي اكو انسانية زوجته تموت يربطوه وين البشر وين الانسانية؟ فوق ما زوجته ميت يربطونه شنو حيوان ما باقي انسان. احنا نريد تحقيق شامل عن المستشفى وعن الحادث اللي صار هنا، احنا نريد تحقيق، احنا ما عندنا احنا بس قلم عندنا. احنا بس قلم احنا جايين قوات احنا نشكر قوات نشكر الكادر الصحي. ئەمان جەکەمان وەک پشگیریە بۆ مامۆستایانێک لە مامۆستایانی شاری کەرکووک ناڕەوایەکی حەقێکی ناوەڕەوایی لەگەڵی کراوە بەڕاستی کارێکی ناشرینیان لەگەڵی کردووە نامرۆڤانەیان لەگەڵ کردووە لەبەر چاو خێزانەکەیەوە کە لە بچەیان کردووە و خێزانەکەی لە ئاخر چرکەساتی ژیانی بووە یعنی دواوێنە کە بینیەتی پیاوەکەیەتی بەکە لە بچەوە نەیتوانیوە دەست پیاوەکەی بگرێتن یعنی کارێکی زۆر نامرۆڤانەیە لەگەڵ ئەوەشی ئەم هێزانیە ئێرە بە مستەشفا یعنی لەگەڵ ئەوەی تەحویلیان مەرکەز شورتەی قۆریان کردووە ئەلەوێش یعنی کاری ناڕەوایان لەگەڵی کردووە و لێیان داوە بە گوایە بە لێدان لێیان داوە یعنی بەڕاستی ئێمە ئیدانەی ئەوە ئەکەین وەک لجنەی مامۆستایانی بە هەڵوێست لە شاری کەرکووک ئیدانەی ئەم هێزانیە ئێراکەین ئیدانەی مەرکەز شورتەی قۆریاکەین بەڕاستی یعنی ئەمە کارێکی مرۆڤانە نییە با مامۆستاش نەبێ بە هەر مرۆڤ بێتن یعنی ئەم کارە لەوەیە لەگە هەمومان ڕووبداتن لە هەر دقەیە لە هەر ساتێکە یعنی هیچ بەڕەوای نازانین ئەم کارە هیچ. ماكو واحد زوجته توفى وبالمستشفى